بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە سوڕاوان سڵاوێکی گەرم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەمان. هەروەها ئاگادارتان دەکەمەوە لەمە و بەدووە لە بەشی دووهەم و کۆتایی بەرنامەکەماندا بینەری زەنجیرە زانیاری گەلێک دەبن سەبارەت بە چۆنیەتی خۆپاراستن و جوڵانەوە لەگەڵ دەستگا سیخۆڕی و سەرکوتگەرەکانی ڕژیمدا. هیوادارم کە سوودی لێوەرگرن. ئازیزان، کەوتنە خوارەوەی هەلیکۆپتەر و کوژرانی ئیبراهیمی ڕئیسی سەرۆک کۆماری ڕژیمی ئیسلامی ئێران و چەند بەرپرسی تری ئەو ڕژیمە کاردانەوەی زۆری لێکەوتوەتەوە. بۆ باسکردن لەسەر ئەم بابەتە داوامان لە هاوڕێ محەممەد قادری ئەنجامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە لەگەڵمان بێت بۆ وڵام بە چەند پرسیارێک. هیوادارم کە مەجالی هاوڕێتی بەرنامەکەمانتان هەبێت. هاوڕێ محەممەد، زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەی کۆمەڵە سوڕاوان ئەم هەفتەمان. منیش زۆر سپاسان دەکەم کە بانگتان کردم. ڕێز و سڵاوم هەیە بۆ خۆتان و هاوکارانتان و بینەرانی ئەم بەرنامەیە. لە خزمەتتانە بۆ جوابدانەوە پرسیارەکان. زۆر سپاس هاوڕێ محەممەد، زۆر بەخێر بی. هاوڕێ محەممەد، پێم باشە پرسیاری ئەوەڵم بەوە دەست پێکەم. بەگشتی ئەم ڕووداوە واتە لێکدان لە سەرەوەی ئەم بەرپرسانی ڕژیم چیمان پێ دەڵێت؟ ئەوەی کە ڕژیمی جمهوری ئیسلامی هەر لە سەرەتای هات لە سەرکاریەوە، ئەگەر هەتا ئێستێ مێژووەکەی هەروە بە کورتی لێک بدەینەوە پڕ بووە لە ئەم جۆرە تەوتە ئەو پیلانانە لە دژی یەکتر بۆ قودر بە دەسەڵات گەیشتن، ئەومان پێ دەڵێ کە ئەگەر لەسەر ئەم ڕووداوی کە ئەم هێلیکۆپتەرە کەوتووەتە خوارەوە جا سوتاوە یا تەقاوەت یا باشکڵێک لەسەر ئەمە تۆزێ فۆکوس بکەین وردووە بین زۆرتر بۆکو نەتیجەمانەگەێنێ کە جمهوری ئیسلامی هەمیشە پلانەکاندا دەڕێژێ بەڕێوە نەبات جا دوای کە بەڕێ و برد و خاترجەم بوو کە پیلانەکە بەڕێوە چووە ئەمجار بە جۆرێک گەشتکرایەکە. ئەگەر مێژووی کۆماری ئیسلامی بۆ ڕووداوەکان مەسەلە هەر لە حەزبی منتەزری کە جێگری خومینی بوو تا دوایی کوشتنی حەسەنی خومینی کوڕەکەی خومینی، حەزبی تاڵەقانی بێتەوە سەر لابردنی خانەنشینکردنی میرسەلی موسەوی و کەڕووبی، نازانم بە هەر حاڵ حەزفکردنی هەشمی ڕەفسەنجانی بە جۆرێک هەموو ئەمانە ئەومان پێڵێ کە جمهوری ئیسلامی بەتایبەت ئەو تاقمەی کە لە دەسەڵاتان و نزیکن لە خامنەیی لە هەر مەقتەعێکە هەست بکەن کە ئەمانە مۆرێک لەم مۆرانە کۆسپن لە بەردەمکاریانە لەسەر ڕێگەیانە بە جۆرێک لە ناویە بن. منزورم بۆیە ئەم چەند نمونەم هێناوە بۆ بڵێم کە کۆماری ئیسلامی هەر لە سەرەتاوە تا ئێستێ بە پیلان مۆرەکانی خۆی لابردووە. بۆیە دوور نییە ئەم کابرایەژ ڕئیسیش لەم سەردەمەیە کە شەرایەتێکی تایبەتە لە ئێرانە هەر دوو ڕۆژ دواوە کە ئەم کابرا ئەم کارەساتە بەسەدات بۆ بنەوەی مەجلیسی خبرەکان بوو. ئەم یەکێ لەو کەسانە بوو کە کاندید بوو. لە پاڵ ئەوەیە مەسئلەی مردنی خامنەی خۆی مەترەحە و جێگرەکەی مەترەحە. خامنەی بەرحاڵ تەمەنێکی زیاتر لە 85 ساڵ تێپەر کردووە و هێنە مشتەبای کوڕی ئەلعان مەترەحە بۆیە هەر ڕقیبێک ئەحساس بکات من بۆ وای لەگەدەمەوە هەر ڕقیبێک ئەحساس بکەن کە خەتەرێکە لەسەر جێنشینی کوڕەکەی کە مشتەبایە بۆیە هین نییە دوور نییە کە نەخشەی بۆ بچن و لای برن. ڕئیسیشێکی لەو کەسانە بوو. ئەمە ئەوە مەسەلەن لەسەر ئەم ڕووداوە تەحلیل زۆرەکەن زۆر کەسەی پێی وایە سەناریۆی جۆرا و جۆرێ سەناریۆی وایە دەڵێن متەقینەوە بوو احتمالاً دەستی وڵاتێکی خارجی تیا بوو بێ ئیسرائیل بەتایبەت جێگەی گومانە لە اختلافات کێشەکانی ناوخۆی ڕژیم باڵی لە باڵەکان دەستی بوو بێ و ئەمە کاری کردبێ یاوەی ئەم هێلیکۆپترە مەسەلەن بۆ خۆی تەقی بێتەوە یا نەخسی فەنێکی پیا کرد بێ
بەڵام ئەگەر ئێمە سەرنجی دوای ڕووداوەکانیم تەقینەوە بکەین زۆرتر ئەو حدسە زۆرتر ئەو سناریۆ هێنا بەرجەستەیە یا دیارە کە ئەمە احتمالی هێتەوتەیەک بووە پیلانێک بووە بۆ لابردنی ڕئیسی و ئەو کەسانی کە لەگەڵ ڕەنگە هەدەفی ئەسلی ڕئیسی بوو بێ بەڵام ئیتر ئەو کەسانی ترشی کە لەگەڵی سوال بوو پێوە بۆیە بەنەزەری من هیچ شتێکی سیر نییە کۆمەری ئیسلامی مێژوەکەی پڕە لەمانە و ئەمەش دەتوانێت هەر جزوی ئەو پیلەنانە بێ کە تا ئێستا جزوی ئەو تەوتەعارە بێ کە تا ئێستا لە عەلەیهی مخالفینی و خامنەیی بە جۆرێک کرابێ ئەبەت یەکشتری وڵای احتمالی حتا خودی خامنەیی وەکو شخصی خۆی دەستی نەبوو بێ چون خودی مجتبای کوریش یەخۆ لە خامنەی ئێستا دەسەڵاتی کەمتر نییە لە ناو دەم و دەستگاهای سمای پاساران و ئەواملێکە وابەستن بە دەم و دەستگای ڕەهبەری بۆ احتمالی هەیە ئەو بێ قاڵی باف هیچ لەو کەسانەیە کە کێشەی بووە لەگەڵ ڕئیسی بۆی دوور نییە ئەواملی قاڵی بافیش لەمە دەستیان بێ من مەزوم کە مەجموعی ئەم لێکدانەوەی مەجموعی ئەم ئەمانە ئەو گومانە بەهێزەکە کە ئەمە پیلان بووە و ئەمە پیلان بوو بۆ لابردنی ڕئیسی یان دەتوانین بێژین هەرو جۆرێک کە کۆماری ئیسلامی مخالفانی سیاسی خۆی لە ناوەی وڵات حەز بکات ئەتوانێت موافقانی خۆی لە دەسەڵاتیش حەز بکات بەتاکید زانی بۆ کۆماری ئیسلامی بەتایبەت خامنەی ئەوتە بۆ دەسەڵاتدارەوە ڕەهبەر بووە نییە وەکو مۆرەی شاترنج بە کەسەکان کاری کردووە تا ئەو وەختی بەکار هاتوو کەڵکی لێوەرگتون بەڵام وەختێک زانی وێتی ئەمانە تاریخ مەسەرفیان تاوە بن و خەریکن ئەبنا شقلی بەر چاو لایەنەبن مەسەلەن هاشمی ڕەفسەنجانی کەسی بۆ کە خودی خامنەی کرد بەهین بەرابەر ئەو هێنایە سەرکار و ئەو دفاعی لێکن لە مەجلیسی خبرەکان دیارە دەڵێت تۆ دەتوانێت حتا بۆ خۆشی دەڵێ من ناتوانمان دەڵێت بەڵام وەختێکن ئەم دەبێتە جەزادار بەڵام على الأصول دەزانێت کە خاشمی ڕەفسەنجانی کەماکان ئەو شخصیەتە هەیە کە صاحب نفوذە لەناو دەم و دەستگای کۆماری ئیسلامیە هەمیشە وەکو ڕقیب چاوی لێ کردووە بۆیە هەمیشە لە دەرفەت تێگەڕاوە کە بە جۆرێ ئەمە لە بەرپێ خۆی لابە لەناخۆمان دۆست بوون ڕفیق بوون کەسایەت بوون کە لەو لەگەڵ خومینی بوون توزانم ئاتوڵا تاڵقانی خۆ کەسێ بۆ صاحب قسە بوو قسە بەڵام بردنەکەی گوماناویە و پێیان وا بوو ئەو ئەوێتە ڕەهبەر دوای ئەگەر متەزەریان لا بەرخۆنی لای برد حەسەنی خومینی تیان احتمالاً دوای جێگر هەموو هەمانە ئەوە نیشانەدا کە ئەم کابرایە ڕەحم بە دۆست و دوشمن ناکە کەسەکان ئیسفادە کات هەتا ئەو سەردەمەی ئەو پێی وایە تاریخ مەسرفیان تەواو بوویتر ڕئیسیش ئەم دەورە ئەگەر دقەتەکە بێت کە ڕئیس جمهور بووە چەند ساڵات زۆر قەولیدا بەڵام زۆریشی ئیجرا نەکرد ئەو وەزعی اقتصادیە خراپتر بووە وەزعی ژیانی و گوزەرانی خەڵک خراپتر بووە قەولیدا مەسەلەن 4 ملیۆن ماڵ دروستی نەکرد کولە نەکرد تماشا بکەی ئیعدام لە دەورەی ئەم کابرایە زۆرتر بووە ئەگەر تماشا بکەی لە جەریانی شۆڕشی ژینایە زۆرترین کوشتان لە دەروانی ئەم کابرایە کراوە هەموو ئەمانە نیشانەدا کە ئەمانە ئیتر لە نەزەری دەم و دەستگای سپای پاسداران و شخصی خامنەیەوە ئەم کابرایەکە وردەوردەنیە ئەو نەخشەی کە بوویەتی کردوویەتی و تاریخ مەسرفی تەواوە بۆ لە ئەمە لە لایەکی دیش ڕقیبێکە بۆ کوڕەکەی کە و پێی وایە کوڕەکەی باشتر و بەتواناتر و جوانتر و چوزانم بەرحاڵ زاناترە ڕقیبێکشە بەم هۆکارانە دوور نییە کە دەستی خۆیانە دەستی خوان و کاریان کردووە دەستی خۆیانتیا بێت و بە پیلانێکم کاریان کرد بەڵێ هاوڕێ محەممەد لە ئەوە ڕۆژە کە ئەم ڕووداوە ڕوویدا خامنەی دوای ئەوەی کە باس کرا کە ڕئیسی و هاوڕێکانی ئەوە هەلیکۆپتەرەکەیان تەقینەوە دروستوەمانە خامنەی هاو لێکدانەوەیدا وتی خەڵک نیگەران نەبێ کارەکانی وڵات وەکو خۆی ئەڕواتە پێشەوە ئایا لە ناکارامەی ڕئیسی بووە یامەوەی کە پێش ئەوەی چە هەر خۆیان گوزینیان بۆ دروست کرد بوو هیچوەرە ئەگەر دقەتت کردیا هێلیکۆپتەرەکە بتە خوارەوە نییە حدا دوای 16 ساعت نییە کەسێکی نازانی ینی نانێشەکی دیتراعاتی بێتە دەرەوە تازە ئەگەر هێلە ئەو هێنا تارس بێسەرنشینەی تورکیە هێنێکیدا ئەوشیان بە درۆخستەوە ئەزان بە نەزەری من دەریەکە ئەو ئەمان پیلانێکیان داڕشتووە هەتا مطمئن نەبوون لە بەجێبەجێبوونی پیلانەکەیان بە تەوری قەتعی جێبەجێ نەبوون ئاشکرایان نەکرد بەڵام
ئەمان دازانی کە پیلانەکان جێبەجێ بۆ خۆیان مطمئن بوون هەر ئەو ڕۆژە هاتن کۆبوونەوەی شۆڕای ئەمنیەتی ملیان کرد بەرامبەری خامنەی وەلەوێ ئەعلامی کرد کوتی نیگەران نەبن دەمانی ئەمەیە مەعن تۆ ئەگەر حتا گومانیشت بێ تۆ حتا ئەگەر گومانیشت بێ و هێلیکۆپتەرە نییە کە تۆ خوارەوە سوتاوی احتمالی کەسانی دەرچوو بن ڕئیسی نەمرد بێ مەسەلەن ئەو کابرا کە وەزیری خارجیە نەمرد بێ ئەو مەلایەتر ئەوان نەمرد بێ کەسانی زیندوومان بن لەمە قەتعا نایە تۆشتی وا بڵێ یان نایە ئەو دڵنیاییە بە خەڵک دڵی بڕێکە لە دوای ئەم کارەساتەش هیچ کێشەیەکی ئیداری پێشنایە معنی ئەوەیە بە نەزەری من معنی ئەوەیە کە ئەمان دڵنیا بوون لەوەی کە ئەوانە پیلانەکان جێبەجێ بۆ ئەوانە هەمویان تیاچوون من پێم وابێ ئەوان هەر لە سەعاتهای ئەووەڵەوە زانیویانە هەر لە سەعاتهای ئەووەڵە چون دوێ هێلیکۆپتەری تریشی لەگەڵ بووە قابلە دوێ هێلیکۆپتەری ئسکۆر لەگەڵ هێلیکۆپتەرێکی تر بێت ئەم هێلیکۆپتەرە لە بینی ئەم دوانەیە بکەوێتە خوارەوە ئەمەی دوو هەوەیە ئەوەی پێشەوە نەزانی نەگەڕێنەوە سەری نەنیشن لە نزیک ئەو دەوروبەرە بچن زانی چییە دوای 16 ساعتی بکەن بۆیە من پێم وایە خامنەیی هەر لە ئەووەڵەوە نییە هەر لە ئەووەڵە زانیوانە کە پیلانەکان جێبەجێ بۆەوە بە نەزەری قەتعی و هاتوو لێ دڵنیایی بە خەڵکدا کە خەڵک نیگەران نەبێ کە بۆشایی ئیداری پێک نایە من ئاوای لەگە دەمەوە بەڕاستی پێم وایە ئاوای بەڵێ هاوڕێ محەممەد خۆشتان باستان کرد لە وەڵە زۆر درۆیاندا و زۆریش تا 16 ساعت هیچ لێکدانەوەیەکیان نەبوو هۆکاری ئەو هەموو درۆچی بوو و دواتریش پەنایان بردە سەر تورکیە بۆەوەی کە هەلیکۆپتەرێ و پەهبادانە بنێرێ بۆی کە ڕئیسی و هاوڕێکانی پێیاکە خۆوان هەموو جارێ باسیەوەکەن کە ئێمە قودرەتی نظامی و لۆجستیکمان زۆر لەسەرەوەیە ئەزانین چۆدا جمهوری ئیسلامی هەمیشە تقریبا بۆ ئەوان ئەگەر لەبیر دێ بۆ ڕەفسەنجانی جوان کرد ڕەفسەنجانیان نەر بۆ ئێستاخرێک لەوێ خێرکە کوتان سەکتەی قەلبی کرد یعنی شتەکان بە شێوەیەکی زۆر گوماناوی هێنا ناو خەڵک و خەڵکیش بەڕاستی تاماوەیەکی زۆر معلوم نەبوو کام کابرای چۆن بێت بەڵام بەشی زۆری خەڵکێنان کەیزانی و پیلانە ئەم مەسەلەش وا بوو ئەم مەسەلەش ئەخر کوشتنی خۆ تەنیا نەفەر 9 نەفەر 8 نەفەر بوون لە هێلیکۆپتەرێکم تیاچوون ئەمانە کە بیانەوێ بەرحاڵ دەبێ پاکانە بکەن بۆ خەڵک دەبێ بڵێن مەسەلەن ئێمە هەموو حەولی خۆمان داوە ئێمە هەموو امکاناتی خۆمان بە هێناوە داوامان لە وڵاتانی تریش کردوکە بن یارمەتیمان بکەن هەموو ئەمانە بۆ ئەوەیە بۆ چاواشەکردنی خەڵکە بۆ ئەوەیە کە تەوتەکان نییە بەلاغەدا بەرن و جۆرێکی تری نیشاندن کە کاکە ئەمە تەسادفی بووە ئەمە نەقسی فەنی بووە چون گزارشی سپای پاسداران ئەوەیە دەڵێ بە دلیلی ئەوەی کە هێلیکۆپتەرەکە نەقسی فەنی کوتوپڕی لە پێکهاتووە لە هاتووە لە حاڵەکە ئەگەر دەخەت کرد ماشە عکسەکان بکەین هێلیکۆپتەرەکە دوای بەجێ ماوە بەڵام قسمەتی سەرنشینی ئەو شوێنێکە شوێنی سەرنشینەکانە ئەوەی تەقیوەتەوە ئەوان تێکرۆ بە خەڵوت بوون بە خەڵوت دەست و پێیان پەڕی وە فڵان و ئەوانە معنی ئەوەیە کە معلوم نییە تەقینەوەی هێلیکۆپتەرە گواخەن وا بکە یعنی گوماناویەوە بۆ جووریسا ئەمە ناچارە کە مەجموعەیەک شایعات و درۆ گومانایی بڵاو بکاتەوە لە ناو خەڵقا و پاکانە بکە و بەرحاڵ دەست بەدامێنی ئەم وڵات و ئەو وڵاتی بڵێ دەڵێن داوا هۆکاریشمان لە ئەمریکا کردو ئەمریکا کوتی ناکرد ئەوانەش لەبەر ئەوە نییە لەبەرەوە ڕوو بە دەرەوە هێنا ئەوە نیشان بدەن کە بابە مەتەوتان نەبووە ئەمە ڕووداوێکی عادی بووە تەقینەوەیەک بوو ئەو بەداخەوە ئەوانش ئەوان هاتوو مەگە نابینیچە لەمە باڵان هەڵاڵێن چۆن هینیان بۆکەن بەڵێ هاوڕێ محەممەد کاردانەوەی ئەم ڕووداوە لەسەر ناوخۆی ڕژیم چۆن دەبێت پێت وایە چه تەئسیرێکی لەسەر قەیرانەکانی ناوخۆیە بێت وڵا بێگومان جمهوری ئیسلامی ڕژیمێکی هینە قەیراناویە هەموو وەختێک ئەم ڕژیمە بێ قەیران نەبووە بۆیە ئەم ڕووداوەش قەتعەن بەرحاڵەمانە مۆرایەکی کارڕێهاتوو بوون و کاریان کو لە دەم و دەستگای دەوڵەتی هاوکارە ڕێی جمهور بووەیتر وەزیری خارجە بووە ئەویتر ئوستاندار بووەیتر نمایندەی خومینی بووە لە خامنەی بوو لە تەورێت ئەمانە بەرحاڵ مەجموعەیەک کەس بوون کە بەرحاڵ لە هەر کام لە شوێنە کاریان کردووە بێگومان خۆوە هەر مۆڕەیەک لە حکوومەتی جمهوری ئیسلامی کەمەوە بێ قەتعەن قەیرانەکانی ناوخۆیان تونتر دەکاتەوە چون هەر کام لەمانە وابەستن بە باڵێک بە جەریانێک بە جاتێک لە ناوخۆیانە ڕئیسی چوزانم ئەوی تر ئەوی دێ بۆیە من پێم وایە بێ ئەم ڕووداوە قەتعەن نەتەنیا قەیرانەکانی ناو کۆماری ئیسلامی شل ناکاتەوە بەڵکو تونتریەکات وە بەرحاڵ لەنا خەڵکی تریش بێعتبارتریەکە گومان زۆرتر دروستەکات کە ئەمانە هەتا ڕەحم بە دۆستەکانی خۆشیان ناکەن ڕەحم بە کەسانێکی کە تا دوێنێکە نییە بە باڵانە هەڵەبتن پێیان تاریفیان نەکردن کاریان پێکردن حسابیان لەسەرکردن حساب لەسەر ئەوانش
لە ناوە لە دەریشەوە نیە ئەنکاسە ئەو ئەنکاسە خراپی هەیە نابین مەگەر باسمان نەکرد ئەو تەواوی ئەو تەوجیهاتە بۆچی بۆی کە نیە ڕوو بە دەرەوان شامدن کاکە نیە نامانە پیاوی چاک بوون کەمەکان بەڵام تیاچوو بەڵام قەتعاً لە دەستچوونی ئەمانە هەر کام لەم مۆرانەی کە کارساز بوون بۆ کە جمهوری ئیسلامی ئەو قەیرانانەی کۆماری ئیسلامی تونترەکات و بەرەو ئاڵوگۆڕی کۆمەڵاتی لە جامعەی ئەران و لە کۆمەلگای ئەرانە نییە هەنگاوێک دەباتە پێشەوە من پێم وایە وانی کە بە قەزان جیان نییەمانە بۆ خۆچون ئەم دوو حکوومەتە سەر لێ شێواوە دەست بۆ هەر کارێک دەبانە بەزەرەی بەکەرێتەوە مەسەلەن مەسەلەی حجاب تماشا بکە بەزەرەی خۆیەتی لابردنی مۆرەیەک نییە ئەو تا ئەو ئەنکاسەکەی کە لەناو خەڵکا لەلایەکەوە خەڵکە هەڵەپەڕ لەلایەکەوە تاریفیەک منزورمەوەیە چونکی و حکوومەتێکی قەیراناویەوە غیرە سەرکوت هیچ شتێکی تریان نییە غیرە ئەبزاری سەرکوت جوابی هیچ شتێکی تریان پێنادەنەوە بۆیە هەر حرەکەتێ بکەن قەتعاً ئەو قەیرانە تونترەکە لەناو خۆیانە. بەڵێ هاوڕێ محەممەد باسی خۆشی و شایی خەڵکت کرد دوای کوژرانی ڕێیسی و هاوڕێکانی لەلایەن کۆماری ئیسلامیەوە لەو ڕۆژەی کە ڕێیسی کوژراوە هەر کەسێ شایی خۆشی کردوێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەست بەسەریان کردووە ئایا ئەمان دەتوانن بەربەم خۆشی و شایی خەڵکە بگرن ئەو تەنەفورەی کە هیانە لە کۆماری ئیسلامی بە تایبەت ڕێیسی کە جەلادی 67 بووە نە بێگومان تۆ باشا کارنامەی ڕێیسی بکە باسیشم کرد جەلادی ساڵەکانی 60 بووە کەسێکە کە لەگەڵ ئەو چوار نەفەریتر منتەزری پیان دەڵێ ئێوە جەنایەتکار ئێوە جەنایەت دەکەن ئێوە لە تاریخە وەکو جەنایەتکان ناوتارە بن دوای ئەوە ئەم کابرا ماوەیەکی زۆر ڕئیسی دادگای قووەی قەزاییە بووە بە سەدان کەسی ئەعدام کردووە سەدان ئەعدامی داوە خەڵکی ڕۆڵ خەڵکردووە ماوەیەک لە مەشهەد بووە نییە خەڵکی ڕوتانەوە بەڕاستی لە ئاسانی قودسی ڕەزایی بووە ماوەیەک مادەی خامنەیی بۆ لەوێ دوای ئەوە بۆتەوە دووارە بۆتەوە قازی هەر هەمان کاری کرد دوای بۆتەوە ڕئیس جەمهور عەرزم کردی لە جەریانی ئەمە شۆڕشی ژنجیانە ئازادی بەرپا بوون ئەو هەموو جەنایەتی کردووە ئەو هەموو خەڵکی بریندار کردووە ئەو هەموو خەڵکی گرتووە ئەو هەموو خەڵکی دەربەدەر کردووە منزورم وەی کارنامەی ئەم کابرایە کارنامەیەکی پڕ لە جەنایەتە جا جمهوری ئیسلامی بۆ ئەوەی بێ ئەم کارنامە پڕ لە جەنایەتەی شەخصێکی وەکو ئەم کابرایە بەق خەڵک نیشاندا مەجبورە تاریفی بکایتر مەجبور باڵای هەڵبڵێ مەجبورە نازانم خەڵکی بۆ بامکە مەجبورە تەزاوراتی عەجایبی بۆ بکە لە منەوە بۆ لەبەر ئەوە بە جۆرێک بێ نفرەتی خەڵق کەم کاتەوە کە خەڵکی ئێرانیش وەکو ئەرزم کردی بەتابەت بەشی زۆری خەڵکی ئێران ئەوەندە متەنەفرە لە کۆماری ئیسلامی هەر شتێکی ئاوا نییە بە دەرفەتێک گەزانێت بۆ ئیبرازی خۆشی بۆ شادی بۆ دەربڕینی تەنەفر لەم حکوومەتە دەرفەت لە باشتر 9 نەفەر دەکار بەدەستانی کۆماری ئیسلامی هەدیقە حوتیان کار بەدەست وانی تر مەسەن 2 نەفەری تر خدامی هەلیکۆپتەرەکە و ناتم کارە بەدەست بوون جەرانێکی ئاوا دەشت گوماناویان تێکشون ئەی خەڵکی بکە خەڵک ساری تەعسوب بکە بێگومان خەڵک شایەکات و هینەکات جمهوری ئیسلامیش لە جەریانی شۆڕشی ژینات دیمان بە تەواوی ئەو هەموو سەرکوت و هێرش برنە بۆ خەڵک و گرتن و کوشتن نەیتوانی بەر بە شای خەڵک بگرێت کافیە قەین یعنی ئەتوانێ واقعان ئێستێژ و کار بێگومان ناتوانێت ئەوە لەپاڵ ئەوەیە هینە مەدوای خەڵکی تیشی خۆشی هەیە ترکە کوان دەکاتەوە بە جۆرێک فیلم بەرداریەکەن کە وانشم دەکە خەڵکێکی زۆرمان لەگەڵەوە ئەوە هاتوون لە مەراسمیاکەنەوەنش بەرحاڵ شتێکی عجایب نییە زۆر خەڵکی سەرمەتەوەمە زۆری سامی گە دەورانی قلەی 50 لەبی بێ 10 ملیۆن نەفەر نییە فری قسەکانی بە دەوری خومانیەوە بوو بەشی زۆر کۆمەلگای ئێران فری مەلەکانی خوارد فری قسە بۆیە ئێستاش مەجموعەی خەڵکان بەتایبەت لەناو مەسەبی شیعگەریە زۆر کەس هەیە منیە فقط تەبعیەت دەکانێت بەشێکیی ئەبزاری سەرکوبی کۆماری بەتاکید بەشێکی زۆری ئەوامری ئەبزاری هەیە سەرکوت کوان دەکەن و دانێن بۆ مەراسمانە و بەڵامتر ئەوەی کە ئەمانە بتوانن بەسەرکوت بەر بەخۆشی و شایی خەڵقیا بەر بە هەر حرەکەتێکی شۆڕی جێڕانی خەڵک بودن تازە بە بڕۆی کۆماری ئیسلامی لەوەتی پەر بووە شۆڕشی ژنجیانی ئازادی بەتایبەت لەم دەورەیە ئاڵوگۆڕێکی زۆر بنەڕەتی کۆمەڵاتی پێکێناوە لە ئێرانە و دەستکەوتەکانی بە هیچ عنوان ناسرێنەوە هەنگاو بە هەنگاو دەچێتە پێش و لە هەر دەرفەتێکی استفاده کات بۆ خۆڕێخستن بۆ برازی خۆشی و شادی بۆ شتێکە پێم ناسب هاوڕێ محەممەد دەتوانین بێژین دوای مەرگی ڕئیسی لە ناو جەناحەکانی کۆماری ئیسلامیدا کێشە و شەڕ بێتت ئاراوە وڵی من وای نابینم بەڕاستی ئەزانی بۆ ئەم
کابرایەکی لەو ڕئیسیان یەکێ لەو مۆرانە بوو کە وەختی خۆی کە لەسەریان حساب کرد و تەبلیغاتیان کرد بۆ کرد بیکەنە ڕێزیمبور یەکێ لەو مۆرانە بوو کە دایان نابوو بۆ یەک دەستکردنەوە و یەک کاسەکردنەوەی حکوومەتی سەر بە خامنەی حکوومەتی ئوسولگەراکان ولا بردننی هەمووی سڵاتەڵە بووتەوە ئەو کەسانێکە لەبێتە زۆر کەسیان کە نزیکی خامنەی بوون پێش ڕئیسی لابرد لاریجانیەکان زۆر کەسی تر لایەن بردن ئەم کابراایەکی لەو مۆرانە بوو کە حسابان بۆ کرد کە بیکەن بە کەسێ بیکەن بە ڕێنجون بۆ ساختکردنەوە یەک دەستکردنەوەی حکوومەت ئەو کاران پێ کرد بە بڕای من ئەو کاران پێ کرد کەسێکی تر کە ئێسێ مەسەلەن زۆر مەترا بێ مەسەلەن لەم کایانەیە ئەو کابراایە کە باسم ڕئیسی مەجلیس ئەم ڕئیس مەجلیسش هینە ئەوەندەی دزی کردووە ئەوەندەی حقەبازی کردووە ئەوەندەی دروی کردووە نییە خەڵک دەیناسێ ئەمیش بە خۆی بە جۆرە کێشەی بووی لەگەڵ ئەمانە بە زۆرتر ئەمانە سەرسوبردەی دەمو دەستگای خامنەی و کوڕەکەی و ئەم سپای پاسداران و ئەمانە بۆی من پیا بێت گومانم تیان نیە کەسانی تریش پیا بن کە کێشە لەگەڵ ئەم مۆزەتە پیا بکەن بەڵام حاڵی حاضر شتێکی وا بەردەستە من نابینم کە ببێتە کێشەیەکە ئەم کێشەوە وا بکات کەس کۆماری ئیسلامی نییە دووشەقە بکات یا بە جۆرە زەربەی لێ بدا من پێم وا بێ ئەمان نگەران بوون لە ڕئیسی کە احتمالم بێتە هین بێت بچێتە مەجلیسی خێبرەکان ولا بێتە معاونی مەجلسیە بێتە ڕئیسی مەجلس ئەو کابرای کە جەنەتی پیرەیت لاچێ یەکێ لەو شانسانە ئەم ببووە لەوە نگەران چون کەسانێک کە مەجلسی خێبرەکان لە ڕێبەران ڕەبژێرە سپێنێ و ئەوە نەقشی بێ وەکو سەرۆکی مەجلسی خێبرەکان بەڵام هیچ کام لەم وەرانەی تر ئیسێ وەکو قاڕی باف و توزانم ئەم مخبر کە معاونی ئەم کابرایە هیچ کامێکیان نە ئەو هینانی بە بڕوای من ئەو دەورەی کە ڕئیسی تا ئێستێ بووتی نیانە بۆ من پێم وانە عەزم کردی پێشتر کۆمەلگای ئێران جامعی ئێران جڕیبی سامی قەیراناویە ولا هەر شتێکی کوڕ هەموو ژیانی بە ئەم قەیران بۆ ئەو قەیران ئەم قەیران یعنی عەجایب نییە کە کەسانی تر مۆرەهای تر پیا ببن بە جۆرێک مەسەن مخالفەت بکەن سەر پاڵ بدەن لە ناویان بەرن بەڵام ئاوا بەزەقی وەکو مەسەن هاشمی ڕەفسەنجانی وەکو ئەمە وەکو مەسەلەن منتەزری وەکو ئەمانە من ئائیسێ حاڵی حاضر بۆ چوونمەوەنی کە کەسی ئاوا بێت و ئەمە بەڵام بێگومان ئەم قەیرانە ئەم ڕووداوە قەیرانەکانی ناو جمهوری ئیسلامی تونترەکەت بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد هاوڕێ محەممەد لە بەشێک لە پرسیارەکەی کە پرسیارم کرد خۆشتان وڵامتان داوە باسمان لە خەڵکی کوردستان کرد و کۆماری ئیسلامی ئەیەوێ جەلادێکی وەکو ڕئیسی بەرجستە بکاتەوە هەڵدان بۆ ئەوەی کە ڕئیسی ئاوا بەرجستە بکاتەوە و خۆشتان ئاماژتان پێ کرد کە لە ساڵەکانی شەستە دەستی بە خوێنی هەزاران زیندانی سیاسی سوور بووە ئەنواعی ئەم تۆمارکردنەوە و سەرخۆشیکردنە بە درۆ لەلایەن خەڵکەوە کە کۆماری ئیسلامی ئەنجامیا بەتایبەت ئێستا کە لە کوردستانیش دەستی پێگرەوە نیشانەی چییە بەڕێەوە کوردستان تایبەتە بەنسبەت کۆماری ئیسلامی و لە ئەوڵێک و تایبەت بووە ئەگەر لە ئێران بتوانن مەجموعەیەک خەڵکی زۆر بە درۆ بە چەواشە بە فری و بە فێڵ بە حتا بەکرین بە پوڵ بەمانە دەمو دەستگاهای خۆیان عواملی سەرکوت کۆوەکەن و بەرحاڵ لە دەوری مەسەلەن بۆنەیەکی ئاواکوان وەکەن بۆ سەر قەبران بۆ تەزاورات یا بۆ هەر شتێک دەبیتە بۆ قاسم سلێمانی شەروایەک خەڵکێکی زۆریان کۆ کردەوە مەزروەیە ئەمە دەتوانێت بەڵام کوردستان بۆ ئەمان تۆزە تایبەتی ترە بە دەلیلی ئەو کوردستان ئەمان بە تایبەت لە دوای شۆڕشی ژینا و پێشتریش بە شوێنە گەزانن کە لەوێەوە بڵێسەی ئاوری زۆر حرەکات لێوە هەڵایسێ پیان بۆیان مهمە کە لە کوردستان مەجموعەیە خەڵک حتی بە چاواشە بێ حتا بە درۆ بێت کۆوەکەن تۆماریان پێ بنووسن و وا بنوێنن کە کاکە ئەو خەڵکی کوردستانیش ئەمەی پێ ناخۆشە و بەرحال ڕئیسیان خۆشەوێ و پێیان ناخۆشە ئەم وەزعەتی بەسەرا هاتووە اتفاقا ئەم تۆمارە بڵاو بۆتەوە من تازەگی دیمە نزیکی 156 کەسە تازەگی هینمان کە خەبەرمان پێگەیەوە کە بەشێکی زۆر دەو کەسانە ئەسەن ئاگایان لێ نییە ئاگایان لێ نی واقعان وە بە پیانوە بۆ هینە پیانوە بۆ کە ئەمە بەناوی ئەوەنەوە کاران کردووە ئەلبەتە من ڕاستیەکە پێم باشە کە ئەو کەسانی کە بەتایبەت فعالینی خۆمان لەو جۆرە عەرسانەیە دەبێت زۆر هین بە زۆر وریا بن کە بەغەڵەت ناویان نەنووسن واگەر تشتیشیان کرد پارە فەوری تەکزیبی بکەنەوە بەشکلێک تەزیب بکەنەوە بڵێن وە تازە بۆ ناساندنی چێهرەی
جەلادی وەکو کابرا ئیسێ تەلاشی زۆر بکرێت لەناو خەڵکە و نێڵ بە هیچ جۆرە لە هەر شوێنێکە دەکرێن نیە خەڵک فری بخەوە هەتا خەڵک تحت تەسیری بەعزە شتای قەرار بگرێت زۆر کەسێ ترسن بەگە بچن دوکانی پێدا بکەن بڵێن ئەگەڕێی دوکانەکەت پێداخێن یعنی ئەوانە تەبیعیە بەڵام مەجموعەی کەس هەن مەجموعەی کەسن کە خوان بە کەسی سەرشناس و کۆمەڵایەتی ناسن و ناویان هەیە لەو لیستانەیە بۆیە ئەوانە ئەگەر ئەو کارە بکەن بە تاکید زەربەی کۆمەڵایەتی خۆن بەزەرێن تاوە بچون واقعان کەسێکی وەک ڕئیسی بە هیچ جۆرێک قابلی پشتیوانی و قابلی تعریف نییە کابراایکی جەلادە بەس هەزاران کەسی کوشتووە لە دنیا وامات دەبووە محاکەمە بکرا لە دادگای شەڕ خەڵکیە بە جورمی ئەو تاوانەی کروتی قاسیان لێ بسەن محاکەمان کردایە بۆ نەبێت بۆ من پێم باشە بۆ خەڵکانی کە بە جۆرێک ئێستا پێیان وایە بۆ خۆیان ئەگەر ڕازەکەن ناویان بەغەڵەت نووسراوە ولا هینە بۆیە ڕژیم هەڵە حوڵەدا لە کوردستان بە تایبەت نییە بۆ هەر شتێکی ئەوانە جۆرێک حرەکەتکە بەرنامەدا بچنێ بۆ ئەوەی کە نیشاندان لەوێش دەستیان دەڕوە و لەوێش خەڵکیان لەگەڵا و لەوێش ئەو جۆرەی کە ضد انقلاب و چوزانم فڵان باسیەکەن وانە کۆماری ئیسلامی کەماکان لەوێ دەسەڵاتدارە و کەسێکی وەک ڕئیسی لەوێ خۆشەویستە و لەوێ بەرهاڵ خەڵک قبوڵیانەوە نییە تۆمار بۆ نووسن ئەو هەوڵادە بەڵام ئەوە وەزیفەی ئەو کەسە چۆڕەجێر و پیاوچاک و چوزانم ئینسانە ئازادی خوازانەیە کە فری ئەو کارانە خوانوا گەرەش حکوومەتی جمهوری ئیسلامی ڕژیمی هەر دەمودەستگایە بە فێڵکردنی فوری لە قایمدا. بەڵێ هاوڕێ محەممەد کۆتا پرسیارمەوەیە کە پێت وایە ڕژیم دوای کوژراین ڕئیسی چی بەسەردی حتمما لە قسەکانی تریشا خۆشتان ئاماژتان پێگرەزان کەچی وڵی من باسم کرد شتێک من پێمانە شتێکی عجایب بەسەر بێت چون کۆماری ئیسلامی تەنەسی بەدیان وەری وەکو ڕئیسی و لە ڕئیسیش باشتری بە پیلان لە بین بردووە زایفتری بێت قەیرانەکانیان قوڵترە بێتەوە بەڵام ئەوەی کە مەسەلەن ببێتە باعسی ئەوەی کە مەسەلەن حاڵی حاضر بە وەزعیەتەوە بەو لێکدانەوەی کە ئێمە هەمانە جمهوری ئیسلامی بڕوخێ من وابێ ناکەمەوە من پێم وایە بەحاڵ کەماکان ئەم ڕئیسیە تا ئێستێ وەکو مۆرەیە وەکو کارگوزاری کاروباری خۆی کردووە ئێستێ وردە ئیتر بۆتە چقلی چاو لایان بردووە یانە فقط دەتوانین بێژین گۆڕانی مۆرەکان بۆ بەتاشی مخبرە زۆر لە ڕئیسی سەرسەر سوودەتری خانەیە ینی زۆر لە حەقانە گوێترە ئەماوەش هەروای کردەوە سوێنە ئەو بێنە سەرکار وەختێکشنونیە کۆبوونەوەیان کرد کوتیانەوە ئێمە هیچ بۆ شایەک نایان فەوری و کابرایان کرد بە مدیری هین کاروباری جرای دەوڵەت تا انتخابات 50 ڕۆژ فرصەت انتخابات بکەن ئەو مخبرایان داناوە بۆ کار بۆیە من پێمانی من ڕاستەکەی پێم وانە من دەزانم لە ناوچوونی هەر مۆرەیەک نەتمەیەک لە جمهوری ئیسلامی هەر کار بەدەستی هەر مۆرەیەک تەنانەت بە نەزەری من خودی ئەم کابرایان نییە حتا بەقەی مەسئولێکی سپای پاسەران نییە بۆ ڕژیم ئەرزشی نییە وەک بەقەی فەرماندەیەک یعنی بۆ ڕژیم ئەگەر لەناو بچێ فەرماندەیەکی سپای پاسەران نییە ڕئیسی بەقەی ئەوان هینی نییە یان لە قاسم سولەیمانی بۆیان مهمتر نییە نە بەتاکید هەتا لەوەی کە لە هێنیش کوژرا لە سووریا باوەڕ من وابیرەکەم حتا چون ئەمە بەکاربەرەکەری دەوڵەتە بەرحال بەڵام ئەوانە سیاسەتدا ڕێژی ئەم وڵاتە سپای پاسداران دەفتەری سیاسی پاسداران بە هاوکاریەکان خامنەی بۆیە من پێمانە شتێکی عجایب پێک بێت ئەبێ هینیش بێت چاوەڕوان بزانین ڕووداوی دوای ئەمە بەرحاڵ چی پێژێت تۆ هەر لە خۆی ئیسێ مەسەلەن بڵێ شتێک ئەقەومێ ڕاستەکەی من هیچی وان بەدەستەوە نییە بەڵام بەو دەلیلە شتێکی واقعە چون چەندین شتی واکە و قەوماوە لەم مهمتر مۆرەی لە مهمتریان لەناو بردووە شتێکی عجایب نەقەڵماوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد من پرسیارەکانم کۆتایی پێدەگەر پێت وایە پرسیارێکەیە کە من نەموتوەیەم سێکەیە کە ئاماژدان بێنەکرەوە فەرموو. سپاس دەکەم پرسیارەکانتان باش بوو من سپاسی ئەوکەم کە ئەو وەختتان بۆ تەرخان کرد. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بینەرانی خۆشەویست وێڕای سپاس بۆ هاوڕێتیتان لەگەڵمان ئێستا وێڕای ماڵاوایی لە ئێوە سەرنجتان بۆ بینینی بەشی کۆتایی بەرنامەکەمان کە سەبارەتە بە چۆنیەتی خۆپاراستن لە بەرانبەر دەستگا سیخوڕی و سەرکوتگەرەکانی ڕژیمدایە هیوادارم سوودی لێوەرگرن تا بەرنامەیەکی تر و کۆمەڵەوە سوڕاوانێکی تر هەرشاد و بەختەوەر بن. Tabii bir runa kakabarı
چاوم با نوازار القیداری باریکا حافظنجی ابشرینی هنگاوم حافظنجی ابشرینی هنگاوم من عوديلم لا تشوري فولاوا آسوي هواي يا شمرقي زويناكم آسوي خۆپاراستن لە زیانی جەستەیی بەهۆی هێرشی سەرکوتگەرانەوە. هەوڵدان بۆ ڕێگریکردن لە زیانە جەستەییەکان دەتوانێت کارێکی زۆر سادە بێت. بەڵام ئەم هەوڵە ئستراتیژیک گرنگ و کاریگەرە. لە هەندێک حاڵەتدا چالاکوانان پێویستیان بە پاراستنی ڕاستە و خۆ هەیە. بۆ نمونە ئەگەر ناڕزایەتیەک لە زانکۆ دەستی پێکرد هەوڵ بدەن بە کۆمەڵ لە زانکۆ دەربچن تا قەرەباڵەتر و جەماوەری تر بێت سەلامەتتر دەبن. ئەوانەی بەنیازن زیانتان پێ بگەێنن بە زۆری نایانەوێت جەماوەر شاید حاڵی کارەکانیاندن. لە زۆر حاڵەتدا بە ئامادەبوونی شاید حاڵان دەترسن یان لانی کەم زیاتر بیر لە دەرەنجامە نەرێنیەکانی کارەکانیان دەکەنەوە. ڕێکاری دووهەم، بانگهێشتکردنی کەسانی ناودار بۆ چالاکیە گشتیەکان. ئەگەر دەدرێژەی خەباتی ئەلەنیدا بەنیازی بەشداریکردنیت لە بەرنمەیەکدا و پێشبینی ئەوە دەکەیت کە دەستگا ئەمنیەکان بە تەمای نانەوەی تونند و تیژی و زیانگەیاندن بە بەشدار بوانن، بانگهێشتی و کەسانە بکەن کە کاریگەری کۆمەڵایەتی یان سیاسیان هەیە، وەک مامۆستای زانکۆ و هیتر، بۆ ئەوەی بە ئامادەبوونیان لە مەراسیمەکەدا یارمەتی دەربن بۆ ئەوەی دۆخەکە بە ئارامی بمێنێتەوە. زۆرێک لە چالاکانی سیاسی و کۆمەڵایەتی لە وڵاتانی دیکە ئەم شێوازەیان بۆ کەمکردنەوە و پێشگیری لە پەرسەندنی توندوتیژی بەکارهێناوە. ڕێکاری سێهەم، بە ئاگابوون لە بە شوێنەوە بوون. پێش ئەوەی بچیتە کۆبوونەوە گرنگ و نهێنیەکان، ئاگادار بە کەس بەدواتدانێت. بۆ نمونە دەتوانیت چەند بلۆکێک لە شوێنی کۆبوونەوەکە دوور بکەویتەوە و دوای دڵنیابوون لەوەی کە تۆ نەخوازراویت بچیتە ناو کۆبوونەوەکە. دەتوانیت پەنجەرەی ئەو ئۆتۆمبیلانەی کە لە کوچەکەدا لەوەستاون وەک ئاوێنەیەک بەکاربهێنیت بۆ ئەوەی ئاگاداری ئەوە بیت لە پشتسەری خۆتەوە کەس بە شوێنتەوە نییە. ڕێکاری چوارەم، گرنگی چالاکی دوور لە توندوتیژی. یەکێک لەو خاڵە گرنگانەی کە زۆربەی چالاکوانان قبولیان کردووە کەمبوونی مەترسیەکانی چالاکیە مەدەنیەکانە. ئەم شێوازە لە چالاکی ستراتیژیەکی کاریگەرە بۆ کەمکردنەوەی ئەگەری دەست بەسەر بوون. ئەو چالاکوانانەی کە خەریکی چالاکی مەدەنین تەنانەت ئەگەر دەستگیر بکرێن و هەموو کارەکانیان دەربکەوێت زۆر باشتر دەتوانن بەرگری لە کارەکانیان بکەن و لە کۆمەڵگەی مەدەنی و میدیاکاندا پشتیوانیەکی فراوانتریان لێ دەکرێت و ئەگەری سزادانیان کەم دەبێتەوە. ڕێکاری پێنجەم، کەمکردنەوەی بەڵگەنامەکان و لە ناوبردنی بەڵگەنامە ناپێویستەکان. لە بارودۆخێکدا کە دەستگا ئەمنیەکان هەوڵی دەسڵاگەیشتن بەنهێنی و ئازادی تۆ دەدەن و بۆ ئەم مەبەستەش شێوازی گوێگرتن و تۆمارکردنی زانیاریە کەسیەکان و بەڵگەنامەکان بەکاردەهێنن، کاریگەرترین ڕێگا بۆ نەهێشتنی هۆکار بۆ دەست بەسەربوونت کەمکردنەوەی زانیاری و بەڵگەنامەی کەسیە بۆ پێشگیری لە دەستڕاگەیشتنی هێزە ئەمنیەتیەکان پێیان. بەڕەچاوکردنی ئەم خاڵە ئەمنیە ئەگەری دەستگیر بوونت کەم دەبێتەوە و لە حاڵەتی دەستگیر بووندا ئەگەری سزادان زۆر کەمتر دەبێت. ڕێکاری شەشەم، بەکارنەهێنانی تەلەفۆن بۆ ڕێکخستنی قەراری یەکتربینین. ئەگەر بتوانرێت تەلەفۆن بەکار مەهێنا بۆ دانانی کات و لە هەر چاوپێکەوتنێکدا کات و شوێنی کۆبوونەوەی داهاتوو بە شێوەیەکی ڕاستەوخۆ دیاری بکە. ئەگەر لە نێو هاوڕێ یان ناسیاوەکانتدا کەسانێک هەن کە بە هەر هۆکارێک بێت لە کاتی پەیوەندی تەلەفۆنیدا ڕەچاوی خاڵە ئەمنیەکان ناکەن، باشترین شت ئەوەیە کە وەڵامی پەیوەندیەکانیان نەیەیتەوە و بە شێوەی ڕاستەوخۆ قسەیان لەگەڵ بکەیت. ئەگەر لە هەندێک حاڵەتدا ناچار بوویت مۆبایلەکەت بەکاربهێنیت بۆ گواستنەوەی زانیاری وشەی نهێنی سادە کە گومان هەڵناخرێنێ و پێشتر لەگەڵ هاوڕێکانت لەسەریان ڕێکەوتویت بەکاربهێنە.
ڕێکاری حوتەم نەهێشتنی بەڵگەنامەکان لە ماڵەوە. بەڵگەنامە و زانیاریە هەستیارەکان هەروەها بەڵگەنامەی ناسیاسی بەڵام پێویست وەک بەڵگەنامەی لەدایک بوون و پاسپۆرت لەو شوێنانەدا هەڵمەگرن کە دەتوانێت پشکنینیان بۆ بکرێت وەک ئۆفیس یان لە ماڵەوە. ئەگەر پێویست بوو بەشێک لەو بەڵگەنامانە بپارێزیت باشترە بیان گوێزیتەوە بۆ شوێنێکی تر کە کەمتر بتوانرێت پشکنینیان بۆ بکرێت و لە دەستی کەسێکی متمانە پێکرا و ناسیاسیدا هەڵبگیرێت. لە زۆر حاڵەتدا چالاکوانان تەنانەت دوای ئازادیان ناچار بوون بۆ چەند مانگێک کات تەرخان بکەن بۆ وەرگرتنەوەی بەڵگەنامە فەرمیەکانیان. ڕێکاری هەشتم خۆپاراستن لە هەڵگرتنی شتومەکی بێمەوڵەت. تا دەتوانیت هەوڵ بدا هیچ کەلوپەل و کەرەستەیەکی بێمەوڵەت لە ماڵەوە نەهێڵیتەوە. بۆ نمونە مەی فیلمی نایاسایی و بە تایبەتی دەمانچە لەبەر ئەوەی کە دەتوانێت ڕەوتی کەیسەکەت بگۆڕێت. کەمترین زیان بۆ هێشتنەوەی ئەم جۆرە شتانە ئەوەیە کە دڵە ڕاوکێت زیاد بکات و هەروەها لێکۆڵەرەوەکەش ئەم بابەتە بەکار بهێنێت بۆ ئەوەی واد لێ بکات دان بە تاوانی تردا بنی. ڕێکاری نوێیەم تۆمار نەکردنی زانیاری ڕۆژانە. خۆ دوور بگرە لە تۆمارکردنی زانیاری و یادداشتەکانی ڕۆژانەت و هەبوونی ئەو شتانەی کە ئەرکێکی لەو جۆرەیان هەیە وەک بەڕواری کۆتایی هاتن، ساڵنامە و دەفتەری یادداشتەکان. ئەگەر دەستگیر کرایت تێبینیەکانت دەبنە سەرچاوەیەکی گرنگی زانیاری بۆ بازجووەکەت. لە حاڵەتێکدا دۆزینەوەی ساڵنامەی چالاکوانێک پرۆسەی لێپرسینەوەی زۆر ئاڵۆزی بەسەر ژمارەیەکی زۆر لە چالاکوانانی تردا سەپاندووە. من ئەو دیلەم لا زیندانی تاریکا ئاتاوی بیر ڕووناکەکە بەرچاوێن بە ناوازار هەڵقەیداری باریکا حافظنجی ئەبچرینی هەنگاوێم حافظنجی ئەبچرینی هەنگاوم من ئەو دیلەم لا پشورەی پۆڵاوە ئاسۆی هێوای گەشم